ئەوەی کە ئێمە بەڕاستی جیاکاتەوە لەگەڵ لیستەکانی تر ئەوەیە کە ئەوەی کە ئێمە تێبینیەکەم بەڕاستی زۆر لیست و قەوارە و حیزب ببینین ئەسڵ ڕوشینای بانگەشە بۆ لیستەکەی خۆی بکات بەڵام خۆشبەختانە و سەربەرزانە لێ 304 کۆمەڵی ئیسلامی ئێمە زۆر سەربەرزانە لە هەموو بازار و شوێنە گشتەکان بانگەشەی خۆمانەکەین و هەروە هەڵمەتی ماڵ و ماڵ و دەرگا بە دەرگا ئەنجام دەین بۆ هیواینکەوە خەڵک لە دەنگدانی ئەم جارە لە ڕۆژی 12 پێنجان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە بکەن پێوەەر. بەڕاستی شاری چەمچەماڵ زۆر جێ دڵخۆشیە، زۆر سپاسی خەڵکەکەیەکەین، زۆر هاوکارمانن. بەڕاستی ئێمە چینە لای هەچ دوکاندارە هەچ برایەکی بەڕێز زۆر جێ دڵخۆشحاڵێ. بەڕاستی نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی سەلماندویان نەکە ئینسانی بوێرن، ئینسانی دەستپاکن، ئینسانی ڕازگۆن. کۆمەڵی ئیسلامی الحەمدولای ئەمڕۆ ڕقەمێکە شانازیە، یعنی ئەتوانین لە ناو خەڵکە بە سەربەرزیەوە سنگ دەرپەڕێن. بەڵێ کۆمەڵی ئیسلامین. ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە وەکو گەنجێک بە دڵێکی پڕ گەرم و دڵێکی پڕهیوا و باوەڕێکی بتەوەوە سپاس بەخوای پەروەردگار بە فەخر و شانازیەوە بەشدارین لە بانگەشەی لیستی هەڵوێست و مەردایەتی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ڕابردووە سالماندوویەتی تاکە لیستە خاوەن هەڵوێستی خۆیەتی خاوەن بڕیارە خاوەن داکوکیکردنە لە ماف خەڵکی چەساوە.